ئەمان وەکو باوکی شەهید هاتینە ئێرە لەگەر جەمەعاتی چالاکوانانی مەدەنی یاداشتەشکمان دایتە UN گۆشەگیری لەسەر سەرۆکی گەلی کورد هەرگیرێتن لەبەر ئەوەی ئەو جەمەعاتەی مانگیان گرتووە هەمووە بەرەو شەهادەت دەڕۆن. هەموو ملەتانیش لە دنیا زیاتر لە 70 قەوم زیاتر هەیە. ئەوە هەموو قەومن و هەموو دەوڵەتیان هەیە فەرمو تەماشاکە فارس دەوڵەتی خۆی هەیە، تورک دەوڵەتی خۆی هەیە، عەرەب دەوڵەتی خۆی هەیە. یعنی مەحقولە ئەمە ملەتی کورد هیچ کیانێکمان نەبیتن، هیچ کەسێک لێمان لەسەرمان بە جواب نایە. سەرۆکی گەلی کورد ئەوە بووە 21 سار لە ناو چار دیواریان نایە، یعنی نەکەس لێی دەپێچیتەوە هەتا خودی ملەتی کورد. یعنی نارن ئەو کابرا لەسەرمە ئەو هالی هاتیە پێویستە ئەمە خەبات و تێکۆشان بکەین، ئەمە سەر هەڵدان بکەین، ئەمە لۆچی بەرنەبیتن، لۆچی یعنی نێتە دەرێ. باشە لۆ ئەو ملەتانی تر فەرمو عەرەب ئەو 24 دەوڵەتیان هەیە، فارس زیاتر لە 5-6 دەوڵەتیان هەیە، تورک 8 دەوڵەتیان هەیە. ئەمەش قەومین و خوا ئەمەی خەڵق کردیە و لۆ یعنی لەسە ئەو عەردەینە لۆ ئەمە هیچ مافەکمان نەبی ئللا دەبی نۆکەری یان فارسی بین یان تورکی یان عەرەبی، زیاتر دەبی ئەمە بەوەی بژین. والله UN وەڵا دەبی UN وەڵاممان نەداتەوە، هەلوێستی تر دەدەگرینە بەر لۆ وەڵاممان ناداتەوە، لۆ دەوڵەتانی ئەوروپی لۆ وەڵاممان نادەنەوە، لۆ بێدەنگن لێ. ئەمەش 6 ملیۆن نەفەرین و بەشەرین و پێویستیمان بە ژیان هەیە و پێویستیمان بەو تشتانە هەیە. لۆ یعنی لە قەومەکانی دی هەموو جوابیان دەدەنەوە، لۆ لە ئیمە جوابمان نادەنەوە. ئیتر سوپاس.